لحمو شتێکە ئێمە بۆ دواوە ئەڕۆین لە حقوقی ئینسانەوە. ئەمە هۆشداریەکانی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانیە لەبارەی خراپی دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان کە 20 ڕۆژ دواتر وەزارەتی دەرەوەی ئەمریکا جەختی لێکردەوە و ڕەخنەی توندی لە هەرێمی کوردستان گرت بەهۆی پێشێلکردنی مافی مرۆڤ و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان. ئەمانەش کەسی یەکێتین، ئێمە حەزەکەین هەمومان وەزمان باش بێشان بەشان. بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی 1 ئازاری ئەم ساڵ لە کۆڕبەندی هەولێر بەشداری پانێڵێکی کرد و تێیدا ئاماژەی بانیگەرانی وڵاتانی ڕۆژئاوا کردووتی هێزەکانی هاوپەیمانان بێزار بوون لێمان و پێمان دەڵێن ئێوە لە هەنگاوەکانی یەکخستنەوەی پێشمەرگە و مافەکانی مرۆڤدا بەرەو دواوە دەڕۆن. دوزانی ئەمریکیەکان تااقەتیان چووە؟ من ڕەفیقم هەیە لە واشنگتن وەفتی گەورە هاتووەتە ئێرە پێیان وتم بە سەراحەت وتویەتی کاک ئێمە 30 ساڵە خەریکین بەو خوای تااقەتمان چووە. ئێستا بۆ معلوماتان عێراق هاتووەتە خوارێ لە گرنگی ئەو وڵاتانە. ئێستا سەیری یوکڕینەکەن، سەیری رووسیاکەن، سەیری سینەکەن، سەیری کۆریاکەن. ئێمە فرسەتێکی زێڕینیمان هەیە وەکو کورد ئێستا یەک بگرین بە پەلە مەسەلەی غاز بینە پێشەوە ڕێکەوین لەگەڵ بەغا ئەجنەبیەکان ئاشتکەینەوە. لە هەموو شتێکە ئێمە بۆ دواوە ئەڕۆین لە حقوقی ئینسانەوە کە قسەی یەکێکت بەدڵ نەبێ، ڕسمگرتنی یەکێکت بەدڵ نەبێ، پەیامی یەکێکت بەدڵ نەبێ، ئەیگریت و فڕێیتە سجن و ئەیکەی بە ئیرهابی حتا هەموو شتەکانی تر ئێمە بۆ دواوە ئەڕۆین. بۆ دواوە ئەڕۆین. ئەمە قسەی من نییە، من ڕەنگە ڕەئیم وان نەبێ، بەڵام ئەجنەبیەکان هەموو ڕۆژێک وامان پێڵێ. باشە بۆ ئێمە وامان لێ هاتووە. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وتەکانیدا هەروەها تیشکی خست بووە سەر سیاسەتی نەوتی هەرێم و داوای کردبوو لەگەڵ بەغداد بگەنە ڕێکەوتن. ئەوەش پێش 25 ڕۆژ لە بڕیارەکەی دادگەی ناوبژیوانی نێودەوڵەتی لە پاریس کە بەهۆیەوە هەناردەی نەوتی هەرێم ڕاگیرە. باشترین خوشک و برامان هەیە لە بەغدا ئامادەن ڕێکەون لەگەڵمان. داواکاریەکەیان زۆر بەسیتە. سێرکە چیت پێڵێن؟ ئەڵێن تۆ کوردستانت هەیە ئەمەنە نەوتی تایە. هەر بەسڕە 1000 جار لە کوردستان دەوڵەمەندترە لە مەسەلەی نەوتا. 1000 جار 1000 times. ئەڵێ وەرە تۆ لەمە شەریک بە ئێمە ئەڵێ نایکەین. من پەرداغە ئاوەکەمەوێ مێزەکەم ناوێ. ئەمە هەر ئەمە گومان لە لای خەڵک دروست دەکا. دووبارەیەکەمەوە وەزعەکەمان زۆر. سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرسوڕمانی خۆی دەربڕی بوو لە بەرامبەر سیاسەتی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئاماژەی بۆ کردبوو یەکێتی چەندین ساڵە داوا دەکات هەرێمی کوردستان سیاسەتێکی تایبەتی بەخۆی بۆ دۆسی وزە هەبێت و لەگەڵ بەغدادیش بگات با ڕێکەوتن. بەڵام بەرپرسانی پارتی و حکوومەتی هەرێم وەڵامی داواکاریەکان نەدایەوە. ئێمە ئەمانەوێ ئەم شتە استراتیجیانە باسکەین. من ئەمەوێ ئەمڕۆ هەموو دنیا محتاجی غازە. وەرە کاکە با لەسەر ئەمە پۆلیسیەک دانین بەیەکەوە. ئێستا ئێمە ماشەڵای لێبێ پارتی دموکراتی کوردستان باشترین علاقاتی هەیە لە بەغا. ئەم ڕۆژی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زمانی مام جەلال و علاقەی وا باش نەبووە. وەرە با بەیەکەوە بچین بۆ بەغا موشکیلەکانی میلەتەکەمان حەلکەین. ئەم شتە استراتیجیانە با باسکەین. ڕۆژی شەمە دادگەی ناوبژیوانی نێودەوڵەتی لە پاریس تورکیای ئاگادار کردەوە کە بێبێ ڕەزامەندی بەغدا نابێت نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هەناردەی دەرەوە بکات. بۆ هۆیش هەناردەکردنی نەوتی هەرێم بۆ دەرەوە ڕاگیرە.